بۆ بابەتی دووەم دەچینە لای دکتۆر سەلام باس لە پرۆسەی ئاشتی لە ڕوانگەی دەوڵەتی تورکیاوە دەکات، قسە لەسەر ئاستەنگ و دەرفەتەکان دەکات. ئێمە بەیانی لە ڕوانگەی دەم پارتی جێمان لە پرۆسەی ئاشتی بوو. خوێندنەوەی دکتۆر سەلام لەسەر دیدگای دەوڵەتی تورکیا بۆ ئەو پرۆسەیە چ دەبێت جێبیستی دکتۆر سەلام دەبین. فەرموو دکتۆر. بە ناوی خوای گەورە میهرەبان، سڵاو ڕێز بۆ ناوەندی توێژینەوەی شارپرێس، سوپاسی ئامادەبوونی هەمووتان. من بەر لەوەی بچمە ناو پانێڵەکەی خۆم بە سەرنجێک لەسەر دەستپێکی ئەم دیدارە کە تاقی بەیانی بوو کە هەستان بوو بۆ گیانی پاکی تەنها شەیدانی ئاشتی وترا. من پێم وایە بڵێن ئاشتی و ئازادی، لەبەرەوەی ئەو ئاشتێکی ئێمە باسیەکەین نەک لە باکووری کوردستان، لە هەر چوار پارچەی کوردستان بەرهەمی خوێن و خەباتە بۆ ئازادی و پاشان بۆ پێکەوە ژیانی ئاشتیانە. بەڕێزان، لە بەیانیەوە تاوەکوی ئێستا باز لەم بابەتە کرا. من هەوڵە دەم لەو ماوەی کە بۆم دیاری کراوە کورت و پخت لەسەر گرفت و ئاستەنگەکانی بەردەم پرۆسەی ئاشتی لە ڕوانگەی دەوڵەتی تورکیاوە سەرنجەکانی خۆم خەمە ڕوو. لە دەستپێکدا ئێمە زانینە و پرۆسەی کە دەستی پێکردووە بابەتێکە کە ئێمە لەبارەی ئەدوێن ئومێدین کە ئومێدەوارین بە ئاراستەی چارەسەربوونی پرسی کورد لە باکووری کوردستانە جێبەجێ ببێ. بێگومان سەرنجی یەکەم لە ڕوانگەی دەوڵەتی تورکیاوە، واتە پرۆسەی ئاشتی لە ڕوانگەی دەوڵەتی تورکیاوە، یەکەمین سەرنجەوەیە و یەکەمین ئاستەنگ و گرفت ئەوەیە کە ناوی پرۆسەکەیە. بەڕێزان، ناونان یا ناودێرکردنی پرۆسە زۆر گرنگە کە تورکیا بە تورکیای بێتیرۆر وەکو ڕوانگەی دەوڵەت مامەڵی لەگەڵدا دەکات و ئێمەش وەکو کورد پرۆسەی ئاشتی یاخود پرۆسەی چارەسەری پرسی کورد بە ڕێگەی دیالۆگ و ئاشتیانە. ئەم یەکلانەبوونەوە لەسەر ناودێرکردن بۆ خۆی گرفتی گەورە هەڵەگرێ لەگەڵ خۆیدا، بەو مانایی کە لە ماوەی ساڵێکدا ڕاستە پرۆسەکە ڕۆشتۆ بڕێوە، بەڵام نەیتوانیوە بگاتە قۆناغێک کە ئاسۆی چارەسەربوونی لە ڕوانگەی یاسایی و دەستوریەوە لێ بەدیار بکەوێت. تەنها زیاتر وەکو ئیجراعاتێکی دەوڵەتی تورکیا بەرامبەر بە کۆتاییهێنان بە خەبات و کاریگەری پارتێکی سیاسی چەکدار وکو پارتی کرێکەرانی کوردستان مامەڵەی لەگەڵا ئاکات. بۆیە زۆر گرنگە ئەو ناودێرکردنە یەکلا بوایەتەوە و لەبەر ئەوەی ئەم یەکلانەبوونەوەش پەیوەندی بە سەرنجێکی تر یاخود بە ئاستەنگ و گرفتێکی ترەوە هەیە کە پرۆسەکە دانوستان نییە. لە ڕاستیدا پرۆسەکە دانوستان نییە، چونکە دانوستان دوو تەرەف دوو لایەنە. ئەگەر لایەنی سێیەم وەکو چاودێر بێتە نەویەوە ئەوە مانای خۆی وەردەگرێت. تەنها یەک لایەنەیە لە ڕووی تاوەکو ئەم ساتە وەختەی کە ئێمە بەدی دەکەین و چەند ڕۆژی پێشوش پارتی کرێکارانی کوردستانە و لە ڕێگەی بەڕێز ڕاستپاردەکانی بەڕێز وەجەلانەوە ئەرکەکانی سەرشانی خۆی جێبەجێ کردووە. ئەوەی کە ئەمێنێتەوە ڕوانگەی دەوڵەتی تورکیایە تەنها وەکو ئیجراعاتێک وەکو باسمان کرد مامەڵە لەگەڵ ئەم پرۆسەیەدا دەکات و هیچ تەنها لیژنێکی پەرلەمانی پێکهاتووە کە یەکەم ئەرک و وەزیفەی لیژنە پەرلەمانیەکە دیاریکراوە و سەلاحیاتیشی دیاریکراوە کە توانای داڕێژانی پرۆژە یاسایی نییە کە لە پەرلەمانە بێ بە پرۆژە یاسا و قبول بکرێ و لەسەر ئەو ئەساسا لەسەر ئەو بنەمایان پرسی کورد چارەسەر بکرێت. تەنها و هەتا ئێستا بۆ خۆتان ئاگادارن کە کۆمسیۆنەکە ناکۆکی لە نێوانیان هەیە بۆ سەردانیکردنی ئیمرالی و بەرەز وەجەلان کە تاوەکو ئێستا ناکۆکیە و یەکلا نەبوونەتەوە. سەرنجێکی تر بەڕێزان ئەوەیە کە تورکیا دەیەوێت بەو جۆرە مامەڵە لەگەڵ ئەم پرۆسەیە دەکات وا لێ دەڕوانێت کە سوودوەرگرتن بێ لە توانای کاریزمایی نفوزی بەڕێز وەجەلان بۆ کۆتاییهێنان بە بوونی چەکداری پارتی کرێکارانی کوردستان و بوونی ڕێخستن و ڕێکخراوی پارتی کرێکارانی کوردستان نەک تەنها لە ناو تورکیا و باکووری کوردستان بەڵکو لە بەشێکی زۆری وڵاتانی ئەوروپا و هەتا لە خاڵێکی تری تورکیا ئەم بابەتەی پەیوەست کردووە بە
بە ڕۆژاوای کوردستانەوە. ئێمە ئەزانین پارتی کرێکارانی کوردستان و بەڕێز جۆجەلان هەنگاوەکانی بە ئامانجی پارێزگاریکردنە لەو ئەزمونەی کە لە ڕۆژاوای کوردستان لە 2011 لە کانتۆنەکانەوە سەری هەڵداوە و بۆ داهاتوش من لێرەوە ئەو قسەیە دەکەم بە حکمی خوێندنەوەی خۆم و توێژینەوەکردنم. ڕۆژاوای کوردستان سیستەمی سیاسی لە سووریا دەبێت بە سیستەمێکی ناناوەندی و لامەرکەزی. ڕۆژاوای کوردستان وەکو هەرێمێک ناویشی نەنێن فیدرالی شتێکی حتمیە و دڵنیا بنەوە هەرێمەش دێتە دی و ئەو پێداگریانەی تورکیاش بە بەستنەوەی پرۆسەی چارەسەری کێشەی کورد لە باکووری کوردستان بە ڕۆژاوای کوردستان و هەتا بە لێدوانەکانی هاکانفیدان بە عێراق و لێدوانەکانی تریشەوە بۆ ئێران و مەبەست لە پژاکە پەیوەندی بەو پێداگریانەی تورکیاوە کە دەیەوێت هەتا دوایین تواناقۆناغ بێوێ ئەو هەرێمە لە ڕۆژاوای کوردستان نەیەتە بوون. بەڵام بە دڵنیاییەوە ڕۆژاوای کوردستان ئەگەر وەکو ئێمەش نەبێ بڵێن هەرێمی کوردستان ئەو هەرێمە لەوێ دروست دەبێت لەبەر ئەوەی ئەوە پێگرێدراوی استراتیژی ئیسرائیلە لە ناوچەکە و هەروەها تەنها کوردیش نییە لەوێ داوای هەرێمی خۆی دەکات. دروزەکان ئێستا ئەوان تەنان خۆتان ئەگەدارن داوای سەربەخۆی دەکات. بۆیە تورکیا دەیەوێت سوود لە نفوزی بەڕێز جۆجەلان وەربگرێت و درێژەکێشانی بەو ماوەیەش ئەوەیە تا چەند بزانێ هێشتا پارتی کرێکارانی کوردستان لەژێر ڕاستپاردەکان و بڕیاری بەڕێز جۆجەلاندا ماونیانە. ئەگەرنا دەبوو دەوڵەتی تورکیا هەنگاوی بە هەنگاو لەگەڵ هەنگاوەکانی بەڕێز جۆجەلان و پارتی کرێکارانی کوردستان لەم پرۆسەیە بایەتە پێشەوە. بەڵام بۆ خۆتان وەک تێبینی دەکەن تورکیا وەکو ڕوانگەی دەوڵەتی خۆی سستە و نایەوێت بچێتە چوارچێوە یاسایی و تەشریعاتیەکانی ناو پەرلەمانەوە کە ئەوە گۆڕانکاری دروستەکە. لەوێ پرسەکە دەتوانێت چارەسەر بێ و هەتاوەکو ئەنجا بەشێکی دریشی بەڕێزان ئەم پرۆسەیە گۆڕانکاری دەستوری لە خۆ نەگرتووە و ئەم لیژنە پەرلەمانی کە پێک هاتووە ئەرک و سەڵاحەت و مەهامیان دیاریکراوە ئەگەر بێت و لە ناو پەرلەمانەوە گۆڕانکاری دەستوری تعدیلاتی دەستوری ئەو مادانەی کە ڕێگرن و هەروەها مادەی نوێ نێتە ئاراوە بۆ چارەسەرکردنی دانان بە پرسی کورد لە ڕوانگەی یاسایی دەستوری ئەم بابەتە ئەگەر دەوڵەتی تورکیاش بێتە پێشەوە تەنها کۆمەڵی مافی کولتوری ئەگرێتەوە کە ئەوە چارەسەری کۆتایی پرسی کورد لە باکووری کوردستان ناکات. بابەتێکی تر بەڕێزان دەوڵەتی تورکیا ئەوێت وەکو دیمەنێکی دراماتیکی مامەڵە لەگەڵ ئەم پرۆسەیە بکات بۆ دوو ئاست، ئاستێکی بۆ ناوخۆ، ئاستێکی بۆ دنیای دەرەوە. ئاستی ناوخۆیی ئەوەیە کە دەوڵەتی تورکیا بە تایبەتی هاوپەیمانی ئاکپارتی و مەهەپە بە تایبەتی ئەردۆگان ئەوێ مخاتەبەت شەقامی نەتەوەپەرستی تورکی بکات لە ڕێگەی لێدوانە بەردەوامەکانی لە ڕێگەی بڕیاری و قسەی کۆتایی لەسەر ئەم پرسەکە کۆتایی هێنانە بە ڕێکخراوێکی لە کەوانەیە کاتیرۆریستی و پارتی کرێکارانی کوردستان بە لێدوانی خۆی پاکردنەوەی تورکیایە لە هەر گروپێکی چەکداری و هێنانارەی تورکیایەکی بێتیرۆرە و هەروەها لە ئەمان کاتا مخاتەبکردنی شەقامی ئیسلامی خۆی کە ئاکپارتی باگراوندێکی ئیسلامی و دینی هەیە بۆ دنیای دەرەوەش بەڕێزان ئەگەر تێبینی بکەن ئێستا ڕێخنەکانی دنیای دەرەوە ئەوروپا لەسەر تورکیا لەم ماوەی ئەم ساڵە زۆر کەمتر بۆتەوە بەراورد بە ساڵانی پێشوو لەسەر پێشێلکردنی مافەکانی مرۆڤ حتا قۆڵبەستکردنی سەرۆک شارەوانەکانی جەهەپە و ئەو ئیجراعاتانی کە بەرامبەر خۆپیشاندنەکانی جەهەپە لە قۆڵبەستکردن و زیندانیکردنی ئەکرەمی مامۆغڵۆ دەستی پێکرد بەو شێوەیە نەبوون لە دنیای دەرەوە لە ئەمریکاوە تاگاتە وڵاتانی ئەوروپا. بۆیە تورکیا ئەوێ لە ڕێ ئەم پرۆسەیە و دیمەنێکی دراماتیکی بۆ دنیای دەرەوەش شامدا کە ئەو وەکو دەوڵەتی تورکیا کە ڕەخنێکی زۆری هەبووە لە ڕابردووە بۆ چارەسەر نەبوونی پرسی کورد و مامەڵەی ناتەندروستی وای پیشان بدا کە ئەوێت و نیازی و نیەتی باشی هەیە بۆ چارەسەرکردنی ئەم پرسە. بابەتێکی تر ئەوەیە بەڕێزان سەرنجێکی تر تورکیا ئەم پرۆسەی بەستووە بە ڕوودا و پێشاتەکان کە لە ناوچەکە ڕۆدا. ئێمە ئەزانین بنەمای هاتنە پێشەوەی ئەم پرۆسەیە بەم شێوەیە کە دەوڵەت باخچەلی لێدوانیە و بەڕێز جۆجەلان دەست پێشخەری کرد و وەڵامیدایەوە پەیوەندی بە ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەرەوە هەیە دواتر لێدان لە حیزب الله و دواتر گۆڕان لە سیستەمی سیاسی و ڕوخانی سیستەمی سیاسی لە سووریا کە تورکیا تێگەیشت بە تایبەتی خۆتان ئەزان ئەوەی کە زیاتر بە خەمی ئایندەی تورکیا نەتەوە پەرستەکانن تێگەیشتن کە ڕوخانی سیستەمی سیاسی لە سووریایە کە ستاتویەکی کوردی لە
ناوچەکانی بڵێن ڕۆژاوای کوردستان هەیە ڕاستە و خۆ کاریگەری لەسەر ئاسایشی ناوخۆی تورکیا دەبێت بۆیە هەرزوو لە ڕێگەی کارکردن بۆ یەکڕێزی نیشتیمانی لە ناو تورکیایە لە ڕێگەی مخاتەبەکردنی کوردەوە بۆی بتوانن بەر بەو کاریگەریانەی ئەو ڕوودا و پێشاتانەی لە 7 ئۆکتۆبەرەوە هاتووە بۆ ناو تورکیا بگرن هەر بۆیە ئێستەش بەڕێزان زۆربەی لێدوانەکانی ئەردۆگان هاکان فیدان و بەشێکی زۆر لە دەسەڵاتدارانی فەرمانڕەوا لە تورکیا چارەسەربوونیان پرسە پەیوەستەکەن بە ڕۆژاوای کوردستانەوە بەڵام ئێمە بڕوامان وایە وەک لە لێدوانەکانی بەڕێز جەلانیش کە هاتووە لەو شاندانی سەردانی کردووە بە هیچ شێوەیەک پارتی کرێکەرانی کوردستان و ئۆجەلان پێ ناچێ بچنە ژێرباری دەسەڵگرتن لە ڕۆژاوای کوردستان لەبەر ئەوەی ڕۆژاوای کوردستان هەنگاوی زۆر باشتری بڕیوە لە ئەوەی وەکو ستاتوی وەکو هەرێمێکی فیدرال دانی پێدا بنرێت و ڕۆژاوای کوردستان بەشێکی لە ناو پرۆژەکانی هاوپەیمانی نێودەوڵەتیدایە پەیوەندی بە استراتیژی ئیسرائیلەوە هەیە پرۆژەی تێپەڕینی ڕێڕەوی داود کە بەشێکی زۆری بە ناوچەکانی خۆتان نزان بە دێرزوورە ڕا بۆ سەر ڕووباری فورات لە باشووری سووریاوە بۆیە ڕۆژاوای کوردستان پارتی کرێکەرانی کوردستان و بەڕێز جەلان ئەو بۆ بابەتیان جێهێڵاوە و پێ ناچێت و ئەو نەرمینوانەی پارتی کرێکەرانی کوردستانی زۆر باسم کرد لەم پرۆسەیە بۆ ئەوەی ئەگەر خۆشی بە قوربانیلانی کەم ڕۆژاوای کوردستان کە هەر درێژکراوەی بیر و ئایدۆلۆجیا و فکری بەڕێز جەلان و پارتی کرێکەرانی کوردستانە بگاتە ئاسۆ ئامانجەکانی خۆی کە دانپێدانێتی وەکو هەرێمێک چۆن لە باشووری کوردستان هەرێمی کوردستان و هەرێمێکی فیدرال لە چوارچەوەی عێراقدا بۆیە بەڕێزان من زیاتر نامەوێت لەو زیاتر کات بگرم ئەم پرۆسەیە بەم شێوەیە بڕوات مەترسی هەیە وەک لە تاقی بەیانی زۆر بەڕێز ئاماژەیان پێدا لە لێرە لە پانەڵەکان و لە گفتوگۆکانە ئەم پرۆسەیە ڕوانگەی دەوڵەتی تورکیا ڕوانگەی دەوڵەتێکە لەگەڵ بزوتنەوەیەکی چەکداری ڕزگاری خواز وەکو پارتی کرێکارانی کوردستان کە ئەوێت ئەم بزوتنەوەیە و ئەم گروپە چەکداریە مەترسیەکانی نەمێنە کاریگەریە چەکداریەکانی نەک تەنها لە باکووری کوردستان لە ڕۆژاوای کوردستان و لە عێراق و لە باشووری کوردستان ناوچە سنووریەکان و لە ڕۆژهەڵاتی کوردستانیش نەمێنێ و دوجار لەبەرەوەی ئەم دەوڵەتە هیچ جۆرە زەمانەتێکی یاسایی نەداوە لەم پرۆسەیە تا ئەم ساڵێکە ئێمە قسەی تیاکەین و هیچ جۆرە لیژنەیەکی پەرلەمانیش نییە کە تەشریعات کە یاسا دابنێ لەسەر ئەو بنەما یاسایانە و هیچ جۆرە ئاسوویەکی جارێ بۆ گۆڕانکاری دەستوری بە دیار نەکەوتووە لەبەرەوەی ئەردۆغان خۆی تا 2022 خۆتان نەزانن لە ڕووی یاساییەوە ئەوەی ماوەتەوە کە سەر و کۆمار بێ بۆیە ئەمانە کەوتنە سەر ئەو ڕوودا و پێشاتانەی لە ئەنجا بەشێکی تریشی بەڕێزان مامەڵەکانی تورکیا و گرفتەکانی تری تورکیا لەم پرۆسە ئەوەیە وەک باسم کرد بە گوێرەی ڕوودا و پێشاتەکانی ناوچەکە مامەڵەکات هەر چرکە ساتێک کە لە ئەمریکا نزیکە بێتەوە پەیوەندیەکانی باشە بێتەوە سیرەکەی لێدوان و لەهجە و وتارەکانی ئەردۆگان و دەوڵەتی تورکیا تونترە بەرامبەر بە ڕۆژاوای کوردستان و زبرتریشە بەرامبەر بە ئەو پرۆسەی کە ئێمە پێڵین پرۆسەی ئاشتی لە تورکیا بۆیە چارەسەربوونی ئەم پرسە لە داهاتوودا و سەرکەوتنی ئەم پرۆسەیەکەوێتە سەر تێپەڕاندن یاخود پەڕینەوەی دەوڵەتی تورکیا لەو مامەڵە دراماتیکی و لەو مامەڵە تەکتیکیانەی کە لەم قۆناغەیکە بۆ قۆناغی مامەڵەی واقعی تەندروستی یاسایی و دەستوری بەو شێوەیە تەنها یعنی مخاطب نەبێ وەفد بچێتە ئیمرایلی و بێتەوە سەردانی ئەردۆگان بکە سەردانی پارتەکان بکە لەبەر ئەوە ئەمە بەو شێوەیە چارەسەرە بێت کە دانوستان بێت و هەموو لایەنە معنیەکانی ئەم پرۆسەیە بەشدار بن و بە فعلیتر لیژنەی هاوبەشی بۆ پێک بهێنرێ بۆ ئەوەی بتوانرێت بناماکانی دابڕێژرێ پرینسیپی بۆ دابدرێ و لەسەر ئەو پرینسیپە جا ئێمە بەشێکی بەڕێزان زۆر جار ئەو ڕخنانشکە لە باشووری کوردستان بە دیاریکراوی ئەگیرێت لەم بابەتەکە پەیوەندی بۆی هێشتا باشووری کوردستان گوتاری نەتەوەیی تێنەپەڕاندووە گوتاری دەوڵەت و قەوارەی قەومی تێنەپەڕاندووە ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ بیرۆچوونەکانی بەڕێز جەلان ئەو کتێبانەی ئەو لە دوای قۆڵبەستکردنی لە 99 بە دواوە زۆر گۆڕانکاری بە دوای هاتووە لە پارچەکانی تر و لە ئەوروپا بە دیاریکراوی زۆر خوێندنەوەی واقعیتر کراوە لەسەر بیرۆچوونە تازەکانی بەڕێز جەلان بۆیە کۆمەڵگەی دیموکراتی لە دیدی وەجەلاندا بە مانای پارێزگاریکردنە لە شوناسی نەتەوەیی کورد خۆی لەوێ لە ناو دەوڵەتە پارێزگاریکردنە لە زمان لە کولتور لە مافی نەتەوەیی
من لەوە زیاتر نامێت کاتان بگرم هیوادارم پەیامەکەم گەیشت پێ زۆر سپاس دەست خۆش دکتۆر سەلام